ئەوەی مام جەلال وتی و ئەوەی جێبەجێکرا. حماس نەمانگرێ، شعاراتشو وێنی نەدەی، بە نەوعێک کار بکەین کەوە خەڵک تێبگا ئێمە بەڕاستی باوەڕمان بەوەیە کە کەرکووک شاری برایەتی کورد و تورکمان و عەرەب و کرد و ئاشور. بەوەی هەوڵ وەکو گوتم هەوڵ دەین لە هەموو بوارەکانی ژیانە مجتەمەعی کەرکووک یەخەینەوە، بەشیان بدەین. چیمان مەسەرەن ئەگەر ئێمە پارەیەکمان تەرخان کرد یا پێمان تەرخان کرا یا پێمان وەرگیرا چ لە حکوومەتی هەرێم چ لە بەغدا بۆ کەرکووک هەر بۆ کورد سەرف نەکرێ، بۆ گەڕەکی تورکمان و عارەب و کورد و ئاشور سەرف بکرێت. مەقسەدم عەرەبی ڕەسەنە، عەرەبی ناڕەسەن دەبێ بچنە جێی خۆیان. ئەمە سیاسەت و استراتیژێتی مام جەلالی کۆچ کردو بوو. هەرەو کاتە داوای کرد بە سیاسەتی چەپکە گوڵکار بکرێت، چونکە بە زمانی تونند و تیژی دەدۆڕێن. دوای چەند ساڵێک لەوە ئەمەشگاریانی مامی کۆچ کردو گوێ نەگیرە و هەڕەشە لە بەغداکرا، هەر بۆیە کورد کەوتە دۆخێکی خراپەوە. یەکێتی و کەرکووکیەکان ناچار بوون بە دۆخێکی قورسدا تێپەڕ بکەن تا بتواندرێت جڵەوی حکومڕانی لەو شارە ڕاست بکرێتەوە. لە کەرنەڤاڵی یەکێتی بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بافڵ تاڵەبانی سەرۆکی و حیزبە پەیامی جیاوازی ڕاگەیاند. 2 ساڵ پێش ئێستا ئالێرە وعدێکم پێدان، چەند وعدێکم پێدان با بێنمە بیرتان. وتم حکوومەتێک دامەزرێنین کە باوەڕی بە خزمەت بێت، کە ڕاستگۆ بێت، کە ئەمنیەتتان بپارێزێت و کەرامەتتان بپارێزێت و جێبەجێمان کرد. کەرکووک بە کەرنەڤاڵەکەی بۆ یەکێتی پەیامێکی جیاوازیدا، ئەوەی دەرکەوت کە یەکێتی لەم هەڵبژاردنەدا چاوەڕوانی سەرکەوتنی زیاتر لەو شارە دەکات. لە بەشێکی دیکەی قسەکانیدا بافڵ تاڵەبانی هاوشێوەی مام جەلال لە بارەی کەرکووک قسەی کرد. پەیامێکی تایبەتم هەیە بۆ عەرەبەکان، بۆ تورکمانەکان، بۆ کریستیانەکان و کاکەیەکان، لە دڵمەوە، لە دڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، لە دڵی جەنابی مام جەلالەوە. ئێمە ڕێزەگرین لە ئێوە، ئێمە دیفاعەکەین لە ئێوە، ئێمە شەڕەکەین بۆ ئێوە. ڕێزەگرین لە ناسنامەتان، ڕێزەگرین لە حەق و حقووقتان، ڕێزەگرین لە گرنگبوونی ئێوە لە کەرکووک، چونکەن هەر بە ئەم ڕۆحیەتە ئێمە ئەتوانین کەرکووک سەوزکەین. ئەمە بەجێهێنانی ئەو ئامۆژگاری مام جەلالی کۆچ کردووە لەباری کەرکووکەوە، چونکە هەڕەشە و چاوسورکردنەوەی ڕابردوو نەیتوانی هیچ دەستکەوتێکی بۆ کەرکووکە بێت. ئێستاش کاتی ئەوەیە با یەکڕیزی و برایەتی کەرکووک وەک شاری پێکەوە ژیان خزمەت کرێت.